تا بەخشین نەبوو هیوای نەخۆشیش کەمتر بوو. بەخشین هیوای گەڕاندەوە بۆ نەخۆش، بەتایبەت ئەوانەی توانای مادیان لاوازە. سەردانیکەرانی بەخشین دەڵێن لە هەموو پارێزگایەکی کوردستانەوە ڕوو لە بەخشین دەکەن، چونکە کوالیتی و نرخ و دڵنیایی تەنها لە لای بەخشینە. والله جماعت برادر و خزم بتیان مستشفى دەرەجەیەکە ماشەڵڵا عیبیان نییە و سپۆرتن و باشن، ئیشیان زۆر دەرەجەیەکە. والله مشکلیان مستشفى پارەوەچیش مشکلمان نییە. هەم باسییان کردیا وتی ئارزانە والله. زۆر باشە و کێشەی نییە و مستشفەی جوانێگە و پاکە و بە قورعان دەستیان خۆش بێ و لە هەموو شتێک ئیشەکان جوانە. والله لیان مستشفەی باشێکە، هەمووی ئەڵێ مستشفەی باشێکە و قسووری ئەبەد نییە و هاتیم لەمێ و لە خانەقینەوە هاتیم عملیاتم لەمێ کرد و دەستیانش خۆش بێ، خوا لێیان ڕازی بێ یا ڕەبی. لەخوا بەزیابێ وەڵا زۆر باشە، لە هەموو ڕێگەش و لەخوا بەزیابێ باشە لەخوا بەز لە هەنێ شوێن باشترە، چونکە شوێن نرخەکانیان گرانترە، لێرە باشترە لەخوا بەزیابێ. وەڵا لەخوا بەزیابێ تا ئێستا پێش 4-5 جارە سەردانێکم باشە لەخوا بەزیابێ، ئیسفادەمان لێ کردووە. لە بەخشین بینینی نەخۆش لەلایەن دکتۆری پسپۆڕەوە تەنها 3000 دینارە، لە کاتێکدا لە زۆرێک لە نەخۆشخانە تایبەتەکانی دیکە سەر و 10,000 دینار وەردەگیرێت. لەگەڵ ئەوەشدا لە سەرجەم بەشەکانی دیکە داشکانی تایبەت کرا و ڕەچاوی دۆخی دارایی هاوڵاتیان دەکرێت. متمانەی هاوڵاتیان بە کوالیتی بەرزی نەخۆشخانەکە و ئەو خزمەتە نەبڕاوەی بە نەخۆش دەکرێت وای کردووە ئەوەی یەک جار سەردانی بکات بەردەوام بۆ کێشە تەندروستیەکانی ڕوو لە بەخشین بکاتەوە. دیارە خۆتان دەزانن لە مەجای تەندروستی مەجالێکی ئاڵۆزە و بەهۆی بوونی کۆمەڵێ سنتەر و نەخۆشخانەی زۆرەوە دیارە ئەمەش بەڕاستی دەتوانین بڵین جۆرێک لە ئیستیغلالکردنی سعری تێک کەوتووە، بەڵام دەرکەوتنی بەخشین خۆشبەختانە دەتوانین بڵین بەخشین ڕەسەشکێن و داهێنەری ستایلی ئیشکردن بوو بەم شێوازە بە کواڵەتی بەرز و بە نرخی گونجاو. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین و بەشی سێکتەری تەندروستی بەخشین کە نەخۆشخانەیەک و 5 فەرعی کۆمەلگای پزیشکیمان هەیە لە شارەکانی هەڵەبجە و کەلار و چەمچەماڵ و ڕانیە و کفری و ئەمانە. خۆتان ئاگادارن ستایلیشکردنی بەخشین ستایلێکی جیاوازترە لە هەموو شوێنەکان. ئەم پرۆژەی ئێمە پرۆژێکی قازانجنەویستە و سیعری بینی نەخۆشمان تەنانەت بەراورد بە شوێنەکانی تر و ئێمە زۆر جار هەیە لای ئێمە بینینی نەخۆش 3000 هاوڵاتی کە سەردانی هەر لقێکی بەخشین دەکات بۆ بینینی نەخۆشی پسپۆر تەنها 3000 دینار دەدات. و ئەو کواڵەتی ئیشکردن لە بەخشیندا کە لە هەموو لق و فەرعەکانی بەخشین ئێمە ئەوەی کە ڕەچاومان کردووە و تەرکیزمان زۆر لە سەرەتی کواڵەتی بەرز و نرخی کەمە، بۆیە کە هەموو هاوڵاتیان بتوانن لەو خزمەت گوزاریانەی دەستگا تەندروستیەکانی بەخشین سوودمان ببن بە کەمترین سعر و باشترین کواڵەتی. هەر کەسێک کە سەردانی ئێمە دەکات لە هەموو ڕێکەوە لای ئێمە دڵنیا بێت، هەم لە مەسەلەی سعر، هەم لە مەسەلەی کواڵەتی، هەم لە مەسەلەی ئەوە کە ئێمە بازرگانی بە نەخۆشەوە ناکەین. بەخشین وەکو نەخۆشخانەیەکی تایبەتی قازانجنەویست لە ساڵی 2017 دامەزرا لە 5 سنتەر و 19 پسپۆڕی جیاواز و 22 کلینیک و 7 هۆڵی پێشکەوتووی نەشتەرگەری و منداڵبوون و تاقیگەی پسپۆڕ پێکهاتووە. بە دروشمی لای ئێمە دڵنیاتری دێژە بە خزمەتە تەندروستیەکانیان دەدەن بە تەواوی هاوڵاتیان. نەخۆشخانەی بەخشین جیاواز لە نەخۆشخانە تایبەتەکانی تر کە زۆربیان لەژێر سێبەری حیزبدا دامەزران و ئەوەی بەدەستی پڕ ڕویان تێبکات بە گیرفانی خاڵی دێتە دەرەوە. بەڵام کۆمەڵی دادگەری کوردستان کاتێک نەخۆشخانەی بەخشینی دامەزران تەنها یەک ئامانجی هەبووە، خزمەتکردنی هاوڵاتیان بەگشتی و بەبێ جیاوازی. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.